ئازیزان تەوەری ستۆدیۆمان هەیە ئەمڕۆ لە شاری سلێمانی دیدارێکی تایبەت بە ناونیشانی پرسەکانی ژنی کوور لە دوێنەوە ئەمڕۆدا بەڕێوە چوو کە لە نێو ئەم پرسەدا باسێک لە با بڵێن لە نێو ئەم دیدارەدا باسێک لە پرسەکانی ژن کراوە بۆ ئەمە بەستە و گفتوگۆکردن لەسەر و دیدارێک کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە چوو. میوانداری خات و شیرین تاهیر نووسەر و توێژەرمان کردە بۆ نووس ستۆدیۆی کورسات مەگەزین. خات و شیرین بەخێر بێ سەر چاوان. زۆر سپاس بۆ دیدارە، سپاس بۆ کورسات کە لەو چالاکێشە تەواجودیان هەبووە و ئامادەکاری و پێشکەشکردنی چەند دەنگێکیان وەرگرت لە چالاکیەکە. زۆر سپاسیانەکەی. سپاس بۆ تۆش خات و شیرین. پێم بڵێ با بڵێن یەکەمینشت دیدارەکە چۆن بەڕێوە چوو؟ دیدارەکە زۆر بە سەرکەوتوی بەڕێوە چوو. دیارە سەرکەوتی مەبەسمانەوەی کە حوزورێکی زۆر هەبوو بە پێی و بانگێژنامانی کە ناردبوومان ژنان بە تایبەتی حماسێکی زۆریان هەبوو بوو لە هەموو ڕێکخراوەکان لە هەموو بە جیاوازی بیر و باوەڕیانەوە تەواجودیان هەبوو. چالاکوانان، ڕێکخراوەکان، کەسایەتیەکان، ئەکادمیستەکان کە هەمووی ئەوانەی کە بابەتەکە بۆیان گرنگ بوو تەواجودیان هەبوو لەگەڵ ئەو پیاوە بەڕێزانش کە با بڵێن بڕیان بە مەسەلەی ژن هەیە و ئیش لەو بوارەیەکەن. ئامادەیەکی باش هەبوو بەڕاستی لەو چارەکە بە پێیەوەی کە ئەمڕۆ دۆخەکە جۆرێکی ترە و خەڵک سەرقاڵی با بڵێن بابەتی بووجە و مەسەلە نەتەوەیەکان لەولاوە ئێستا گەرمە. ئەم چالاکیە خۆ ئامادەکردنەکەی گەڕێتەوە بۆ پێش ئەم بابەتانە، بەڵام زۆر باش بوو. دەستان خۆش بێت ئایدۆلۆژیای ڕاگەیاندن و ژن لە پەراوێزی کاری ڕۆژنامەگەریدا بابەت ناونیشانی بابەتەکەی بەڕێزت بوو کە لە دیدارەکەی پێشکەشت کرد. باسێکی بابەتەکەی خۆتمان بۆ بکەیت. زۆر باشە. دیارە بڵێن ئەم پانێڵە زیاتر دیدێک بوو بۆ تێڕوانین لە ژن لە هاتنەکایی ژن و باسکردن لە بڵین کێشەی ژن، پرسی ژن لە نێوان دوێنەوە ئەمڕۆیە. ئەوە بڵین مامۆستانی بەڕێز ئاماژیان بە مێژوویەک لە کللتوری ژن و لایەنی کۆمەڵناسیانی دۆخی ژنە لە ناو کۆمەڵگەی کوردیا و لە بەشێکی تریشیان ئاماژیان پێیان لە ڕووی زمانی و لە ڕووی یەکسانی جەندەریەوە. بەشێکی تریش ئەوە بوو کە ڕۆڵی ژن لە ناو سیاسەتە ئایا بەتەواوەتی چەسپیوە، ئایا توانین ئێمە بڵێن ژنانمان هەیە کە ژنانی سیاسەت مەدارن بە معنا، یعنی بە واتە حەقیقیەکەی. ئەو بابەتەی من لەسەر ژن و ڕاگەیاندن بوو. دیارە پەیوەندی ئایدۆلۆجیای ڕاگەیاندن کە چۆن مامەڵە لەگەڵ ژنەکە. ئەمە یعنی قسەکە لەسەر ئەوەیە. واتە ئەو کەناڵی کە هەیە کەناڵی نووسراوە، کەناڵی بینراوە، چۆن کارمەندەکانی یان ئەو پەیامنێر و ڕاگەاندکارانی کە ئیشی تیاکەن یان ئەو نووسەرانەی کە لە بڵێن ڕاگەیاندنێکی نووسراوە ئیشەکەن چۆن بیرەکەنەوە، چۆن پەیامە ڕۆژنامەوانیەکانیان لەناو گوتاری ئەوی بەڕێزت کە ئەیبینیت و ئەوەی کە بەڕێزت ئەیزانیت و لە دیدارەکەی باس کردو لە پانێڵەکەی باس کردووە بۆ ئێمەشی باسکی بەڕێزت وەکو نووسەرێک چۆن ئەمە ئەبینیت؟ ڕاستی ژن بە تایبەتی لە ڕاگەاندنا ئێستا چۆنە؟ دوولایەنەیە ئەو بابەتە. وەک ئاماژەشم پێیا لە پانێڵەکەیە ژن کاڵین ڕاگەاندن بەشێکە لە دیجیتاڵی نوێ بە سۆشیال میدیاش و باینیشەوە، چکە مەسە لە سەردەمێکی دیجیتاڵی نوێ ژین با بڵێنەوە ڕاگەاندنە تەقلیدیە ڕۆیشتووە کە جاران بە شێوەیەکی تەقلیدی ڕاگەاندن هەبوو کە بریتی بوو لە تەلەڤیزۆن و بریتی بوو لە تەلەفۆنێکی ئاسایی و نووسرا و ڕادیۆ. بەڵام لە قۆناغێکی ترا لە جیلی نوێە ئێمە بەر سۆشیال میدیاکەین کە سۆشیال میدیا ژێتەوە ناو ڕاگەاندن و دیجیتاڵی نوێ. ڕاگەاندن عین بە هەمان شێوە نووسراویشی و بینراویشی کە خۆی بڵێن نووسراویش خۆی ڕاگەاندنێکی سۆشیال میدیا بەکارێنێ لە ڕێی سایت و ئەپەکانەوە. هەموو ئەمانە دوولایەنەیە بۆ ژن، لایەنی ئەرێنی هەیە، لایەنی نەرێنی هەیە. یعنی ئەتوانین بڵێن ئەم داهێنانە مرۆیە کە سۆشیال میدیایە و کە تەکنیکی نوێی دیجیتاڵی نوێیە ژن بە هاوتەریب لە ڕووی هەم ئەوەی کە ئەرێنیە هەم وەکو لایەنی نەرێنیش لەگەڵی ئەڕوا.
دیوە ئەرێنی و باشەکەی ئەوەیە کە ژن ئەتوانێت ئیسفادە لەم پێشکەوتنە مرۆیە بکە پێشکەوتنە جیهانیە بە تەکنیکیە بکە لە کاتێکا تۆ هەواڵێکت هەیە لەسەر ژنێک ڕێکخراوەکان و چالاکوانی مەدەنی لە ڕێی سوۆشیال میدیا و لە ڕێی ئەپەکانی خۆیانەوە ئەتوانن ڕای گشتی کۆکەنەوە ئەتوانن یادداشتنامە بڵاوکەنەوە بەیانامە بڵاوکەنەوە لە دەوری یەک کۆ ببنەوە. ئێستا بۆ نمونە خودی ئەو چالاکوانانی کە تۆڕ و گروپات دروست دەکەن هەمووی سەرەتا بەهۆی بڵین ئەو پێشکەوتنانەوەیە کە لە ئاپەکانی تەکنۆلۆژیا ڕوویاوە لە ئاپەکانی ئینتەرنێتا ڕوویا بە تایبەتی واتساپ هەمووی کۆبوونەوە و گروپاتیانێت بەهۆی ئەو لایەنەوە. بەزەوەی کە من ئەمە زیاتر قسەی لەسەر بکەین بابەتی ئەوەی ئەمڕۆ ئاماژەم پێکرد بابەتی ئەو فکرەیەکە لە پشت ڕاگەاندنەکانەوە چۆن ئیش لەسەر ژنەکە چۆن ژن بەکارەهێنێ لە ڕێی وەکو پەیامنێر وەکو ڕاگەاندکار هەم لە جۆری بەرنامەکانیشیە. بۆ نمونە ئێمە کاتێک هەواڵێکمان هەیە بڵێن پرسێکی گرنگمان هەیە لەسەر ژن زۆر گرنگە گەرمە لە بابەتی یاسایە لە بابەتی سیاسیە کەناڵەکان بەو حەماسەوە نایەن ئیش لەسەر ئەم کەیسە ئەم تەوەرە بکەن. ڕەنگە چۆن کاری لەسەر بکرێت کەناڵەکان بڵین چەند بەرنامەیەکی گەورە و گرنگ و کاریگەریان هەبێت لە سەر ئەم پرسە. بۆ نمونەوەی پار لە یاساکە ڕوویە تەنها وەکو بڵێ لە حاشیەکە یادانرا یان چەند بەرنامەیەکی ڕووکەش و یان لە با بڵین لە دووتوی بابەتی ترە باس ئەکرا نەئەهانرا ئەم بابەتە وەکو تەوەرێکی گرنگ ببێ بە بابەتی ڕۆژەف لە کەناڵە گشتیەکانە. واتە ئەو کەناڵانی کە گشتین کە زۆربەی خەڵک بینەریەتی کە مێژوویەکی هەیە ناسراوە لە هەموو ماڵەکانەیە پێویستە ئالێتی کارکردنیان بگۆڕن بۆ بیرکردنەوەی کار نەکەن چونکە ئەو بیرکردنەوەی کە کەناڵەکان کاری لەسەرەکەن تا ڕادەیەک هەژمونێکی دەسەڵاتگەرایی سیستم گەرایی زاڵە بەسەریە کەناڵەکان بە ڕێژەیە چکە ئەتوانین بڵین زۆربیان بەو ئاستە ئیشەکەن. بەڵێ ئێمە ژنانێکە بینین لە کاری هوەریە بڵێ لە بەرنامەی هوەریە هەیە لە بەرنامەی کۆمەڵایەتی و پەروەردەی و میوانە هێنێت سەرکەوتووە بەڵام نەیتوانیوە یعنی کەناڵەکە ژن زیاتر بەرێتە پێشەوە لەو بەرنامانەی کە کاریگەرین. من ئەگەر باسی دەستگای میدیای کورساتکەم نەڵم خۆم ئەندامی بەڵام ئەگەر بڵێم تاکە کەناڵە ئەمە ڕەنگە ئاسایی بێت لەبەرەوەی کە تاکە کەناڵە زۆر خزمەتی بە تەواوی پرسەکانی ژنان کردووە. دەسان خۆش بێ هەڵبەت کورسات مێژوێکی هەیە مێژوێکی درەوشاوی هەیە کە یەکەم کەناڵە وەکو بڵێ کەناڵێکی جەماوەریە و لەناو خەڵکایە و خۆشەویستە لای خەڵک بەگشتی ئاماژەم پێکرد ینی چەند کەناڵێک هەیە ڕەنگە هەر ئەوە دەرخەری ئەوەیە کە ئێمە نازناوی دەستگای میدیای کورسات و شاشەی کورسات نازناوی کەناڵی خێزانی وەرگرتووە. بەڵێ ڕەنگە ئەمە دامەزرێنەرەکەی ژنێک بێت جیاواز بێ لەوەی کە کەناڵێک کەسایەتێکی بڵین دیارتری ناو حیزبەکان ئەیکاتەوە بۆ مناڵێک ئەیکاتەوە گەنجێک ئەیکاتەوە ئەوە جیاوازی هەیە سەقافەتی و بیر و بۆچوونی ئەو کەسەشی کە کەناڵەکەی دامەزرانەوە ڕەنگە تا ئێستش ڕنگانەوەی هەبێت لەسەر بیر و بۆچوونی کەناڵەکە لەگەڵەوە ڕەنگە هەر بۆ خۆمان تێبینیشمان هەبێت لەسەر کەناڵەکە ئەوە نییە بەدابڕاوی هین بێت لە ڕەخنە بەڵام بەگشتی کەناڵی کورسان لە بەرەوەی وەکوتم کەناڵەکە لە ئەساسێکی هەیە لەسەر ئەو ئەساس و لەسەر ئەو پرانسیپە تا ئێستا کاری کردو دوو لە ئایدۆلۆژیای حیزبی ئەوانە و بە یەکسانی کاری کردو بۆ هۆشیارێکی جیاوازیشان کاری کردو. باشە خات و شیرین لە زانکۆ پەیمانگاکان چ کارێک کراوە با بڵین سەبارەت تایبەت بە پرسەکانی ژن چ کارێک کراوە لاوێ؟ ڕاستی هۆکاری با بڵێن با منەوە بەسمەوە بە هۆکاری ئەوەی بۆچی لە ئێستاە ئەم چالاکیە کرا خۆی زانکۆکان و دەستگاکانی کەش هەمووی هەتا ڕێکخراوشتەکانی زیاتر زۆربەی ئەو چالاکیانی بە تایبەتی لەسەر توندوتیژی ژنانە و پەیوەندی بە دۆخیشتنەوە هەیە لە دوو کاتایە کە شتێکی کاتی و تێپەڕە بێ بێجگە لەو مەبادیئانی کە ڕێکخراوەکانی ژنان ئیشی لەسەرەکەن بەجیالەوە دوو کاتێ زۆر گرنگی بە چالاکی ئەدرێت لەبارەی ژنەوە کە ئەویش 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و ڕۆژی جیهانی ژنانەکە 8 مارسە زۆر جاریانی وا ئەو بیرۆ
ئەمڕۆکەی لای خەڵک دروست وەکە بێ هەموو چالاکیەکانیان بکەنەوە کاتەوە کە لە ڕاستی ئەمەوانە چکە لەو کاتیا تەزەخۆمێکی زۆر و کۆمەڵێک چالاکی یەک لە دوای یەک قەڵەکە ئەبێت ینی وای لێت حزور و هینەکان تەشەنوج و دژیەکێک دروستەکە کە زۆربەی جار میوانەکان پێ ڕناگەن بەشداری لە چالاکیەوانی ترا بکەنیان ئەو کەسانی کە ئامادە بن لە چالاکیەکەیە بەشداری لە یان هەندێک چالاکی تری گرنگیان لە کیسەچێ لەبەروی لە یەک کات و لە یەک سات ئاکرێت هەچەنە بۆ خۆی ببورن ئەم خاڵەش ئاماژە پێ بکەم هەچەنە بڵێن چەند ساڵێکە گروپی GBV وەکو گروپێکی هاوبەشی هەموو ژنەکان وەرکین گروپێکە بەگشتی لە کاتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژە ئیشەکەن بەڵام وەکو کاری هوشیاری و سەقافی لەم جۆرە کارانە کەمتر با بڵێن لە مەوسمەکانی تراکرێ ئەی بۆ بەشی ڕاگەیاندن مەبەستە دەوەی چالاکی لەسەر بەشی بەشی ڕاگەیاندن بەڵێ پرسیارە بە شو جۆرێکی تر بۆی کە بەتەواوی لێک تێبگەین بۆ ئەم دیدارانە نەبرێت زانکۆ پەیمانگاکان بە تایبەت و بەشی ڕاگەیاندن بابەتەکەی بەڕێزیتشە لەسەر ژن و کارکردنی لە نێو ڕاگەیاندنا بووە بۆ ئەم بابەتانە لەوێ باز نەکرێت بۆ ڕۆژێکدانەنرێت تەواوی خوێندکارەکان ئامادەیان هەبێت و جۆ لەم دیدارانە بگرن ڕاستی بۆ خۆیەوە ڕەنگە خەڵکی بڵێن پسپۆری خۆی و ئیداری زانکۆ خۆی ئەوە بەرپرس بێ لەویان ڕەنگە بەشەکە خۆیان بەرپرس بن لەوە ئەوە گەڕێتەوە بۆ دەست پێشخەری ئەوان بۆچی ئەمە ناکەن لە ڕاستیە ئەو خاڵانەی کە بەڕێزت ئاماژت پێدا هەمووی گرنگە یعنی وەکو پرسیار ئەبوو زانکۆ ئەمە بکات دەبێ بەردەوام ئیش بکات دیارە ئەویش پەیوەندی هەیە بە دۆخی زانکۆ خۆیەوە بۆچی ئەمە ناکە بە تایبەتی ئەو زانستانەی کە با بڵێن بەشی ڕاگەیاندن بەشێکە لەوانە یعنی ئەو کاری ئەوانە زیاتر ئیش لەسەر ئەوە بکەن میش هاوڕای بەڕێستانم بۆچی نەکراوە چکە ڕاگەاندکارەکان بەردەوام پێویستیان بە تەوعیە هەیە وەک چۆن هەموو بەشەکانی تر پێویستیان بە ئەبدەیت و خۆنیەکردنەوە هەیە ئەم جۆرە دیدارانە لە ڕاستی ئەم بڵێن چالاکی ئەمڕۆ هەر تەنها ڕاگەاندن نەبوو بۆیە با بڵێن چەند تەوەرێک بوو پێکەوە لەسەر بابەتی ژن بوو تەوەرەکەی بەڕاستی تایبەت و بەڕاگەاندن تاوەرەکەی من تایبەتە بە ڕاگەاندن ئەشی ئەم تەوەرە لەگەڵ چەند کەسێکە بەگشتی ئیشی لەسەر بکەین و لە ڕاگەاندنی زانکۆ و لە زانکۆشە ئیشی لەسەر بکرێت هەر سەبارەت بە ناونیشانی دیدارەکە کە پرسەکانی ژنی کورد لە دوێنەوە ئەمڕۆدا باشە پرسەکانی ژنی کورد لە دوێنەوە ئەمڕۆدا چه جیاوازێکی هەیە زۆر جیاوازی هەیە لەبەرەوەی لە دوێنەیە ژانێکی ئاسایی یان ئەو ژنانی کە زیاتر بنەماڵەکانیان دیار بوون و بنەماڵی سەقافی بوو بن یان بنەماڵی دەسەڵاتدار بوو بن زیاتر ئەوان ئەو ڕچەشکێنیان کردووە ئەو ریسکیان کردووە باسی خوێنەوەی بەرەو باشبوون شوێ یاخود بەڵێ بۆ ئەمڕۆ ئێمە هێشتا ماومانە ینی ئیش لەسەر خۆیان بکەن ژنان بەڕاستی بەڵام وەکو ئەگەر بەراورد بکەین قۆناغەکە لە دوێنەوە بۆ ئەمڕۆی ژنی کورد بە دڵنیاییەوەی ڕەنگە ئەو عاملانە بێت کە ئەمڕۆ کوی جیهانە ڕویان نا ئەو جیهان بینیە بێ ئەو هاتنی تەکنەلۆژیا بێ کە بۆ خۆی کە تەسیراتی هەیە هەر با بڵین لە ڕۆڵی تەکنەلۆژیا و سۆشیال میدیایە ئەگەر دیقەت بین یعنی ئێستا سۆشیال میدیا ڕۆڵی هۆشیارکەرەوەیەکی ژەبینە بۆ هەر تاکێک ینی ئەو ڕۆڵی کە جاران ڕێکخراوێک یان حیزبێکەی بوو لەسەر تەوعیەکردنی خەڵک ئێستا سۆشیال میدیا بەشێکی ئەرکەکەی بردووە هەر خۆڕسکانە سەیرەکەی هەر تاکێک بۆ خۆی بە ئاگایە لە چوار دەورەکە چی ڕۆیە و چی ڕوونایە ئیتر بە باش بێ بە لایەنەکەی تریش بێت باشە خات و شیرین چۆن لە ئێستاە ژن نەکرێتە ئامانج و ژن خۆشی نەبێتەوە بۆ کەسەی کە زوڵم لە خۆی بکات بە تایبەت لە ڕاگەاندنە وەڵای تەوعیە زۆر گرنگە ینی بەڕاستی چەند مەیدانیان ڕێکخراوەکان ئیشەکەن و خۆپیشاندانەکرێ و زۆر چالاکی تریژەکرێ بەڵام ئیش تەوعیە زۆر گرنگە و ئیشی فکری زۆر گرنگە چکە فکر بەسمان دیارە فکری کراوە و فکری ئەوەی کە بڕوای بە یەکسانی و ئازادی و هەر تاکێک هەیە لە ناوی ژن
ئیشکردن لەسەر خۆت گرنگە و تەوعیەکردن و ئەو جیهەتی کە ئیشی لەسەرەکەی پێویستە بەردەوام پەروەردەی ئەندامەکانی بکاتەوە ئەندامەکانی گەشە پێبا لە ڕووی بیرکردنەوە و فکری و زهنیەوە ئەمە گەورەترین با بڵێن چەکە کە ئەتوانێت ژن هەمووەکو خۆی دیفاعی پێ لە خۆی بکە هەمووەکو کۆمەڵگەژ ئەتوانێت بیرکردنەوەیەکی سالمی هەبێت لە بەرامبەر داواکردنی مافەکانیان یعنی بەو عەفەویە با بڵێن ژن ناکرێت داوای مافی بکەوە بزانێ سەنگەر لە بەرامبەرەگرێت نەخێر ئەوە بێ بڕای بە یەکسانی و ئازادی تاکەکان هەبێ وەکو هەر کەسێکی کە چونکە ئەبێ و بیرکردنەوە نەرێنیانە لە دوای ئەسا ژن خۆی زوڵم لە خۆیەکات لە چ ڕوویەکەوە خۆی لە ڕەگەزی خۆیەکات لە هەموو ڕوویەکەوە هەڵبەت بۆ چوونێکی شەیە لەسەر و ڕای بەڕێزت من باسی ڕاگەان دەکەم لەناو ڕاگەاندنا پێ وایە ژن خۆی زوڵم لە خۆی بکات یان زوڵم لە ڕەگەزی خۆی بکات بەڵێ زۆر بەرنامە هەیە کە ژن بێ ئەوەی تر بە ئاگا بێت یان کەناڵەکە تەحریکی ئەو دەورەی پێەیە کە ئەو بەرنامەیە بکە بە جۆرە لە جۆرەکان بەڵێ شکانەوەیە بە ڕووی خۆیان و بەرامبەر بە کەسێتی و لێدانە لە پێگەوستا تۆی ژن بەڵێ باشە خات و شیرین چ شتێک پێویستە لە ڕاگەیاندنە کە ژنان خانمان ئەنجامی بدەن تاوەکو ئێستا ئەنجام نەدراوە ئەو شتە چییە؟ هەروەکو ئاماژەم پێکرد ینی هۆشیاریە پێداگریە لەسەر ئەوەی کە هەندێک بەرنامەی کاڵوکرد جوەر نەگرێ وەکۆی بینین ئەو بەرنامانەی کە یان نێرنە دەرەوە و لە دیەکانە یان لە سەر شەقامەکانە کاتێکی ژەنێرێن بۆم بەرنامە مەیدانیانە ڕاستی ئاڕاستی پرسیارەکانیان بۆ دیاری بکرێت یعنی یان خۆیان بەقەدەر ئەوە تەوعیە بکرێن کە ئەوەی ئەیڵێن شوهین نییە لە با بڵێن بەرپەرجانەوەیەک نەبێ بەرامبەر بە خودی کەسێتی ژنیەتی خۆی ژنبوونی خۆی باشە ئەوەی کە ئەمڕۆ لە دیدارەکەی ئامادەی هەبوو وەکو گوێگەر چێ بوون ئەو کەسانە و ڕای ئەوان ژۆرگیرا لە دیدارەکەیە هەروە ئاماژەش بەوە نایە کە چەند توێژەر بەشداریان کردبوو ئەوشمان پێ بڵێ بەڵێ 6 توێژەر بەشداریان کردبوو 4 توێژەری ژن و 2 توێژەری پیاو وەکو وتم ینی عینوانە گشتێکە ئەوە بوو پرسی ژن لە دوێنێ و ئەمڕۆیە بەڵام بە گشتی هەریەکان لە تەوەرێکەوە قسەیان لەسەر کرد لەسەر یەکسانی زمانی جێندەری و لەسەر خودی یەکسانی چەمکی یەکسانی چۆن دەی تێ بگەین لە نێوان ژن و پیاوە لە واقعە کامانەمووی پسپۆری تایبەت قسەیان لەسەر کرد و باسی مێژووی ژن کرا لە کاری ڕۆژنامەگەریە هەروەها مێژووی ژن لە ڕووی کۆمەڵناسیەوە لە کۆمەڵگەی کوردیا پێگەی ژن لە کۆمەڵگەی کوردیا کە هەر لە مناڵیەوە چ شوناسێکە درێ بە ژن شوناسی ئایا ئەم ژنە تا چەندێک بڕوای بەخۆی بێت چەندێک وەکو ژن بیر بکات و چەندێک وەکو ئینسان بیرەکاتەوە و تەوەرەکانی کەش لەسەر مێژووی ڕاگەیاندن بوو کە ژن لەکەیەکۆ خاوەنی مێژووی ڕاگەیاندنات لەکەیەکۆ لە مەیدانی ڕاگەیاندنا ئیشەکە چکە مێژووی ڕۆژنامەگەری کوردی 129 ساڵە لە 1970 دەرەچێ بەڵام دواتر ژنان کە ڕێکخراوەکانیان دروست کردووە لە باکوورەوانەیە بڵین ڕاگەیاندنی نووسراوی خۆشیان هەبووە بەنسبەت تەوەرەکانی تریشەوە پێگەی ژن بوو لە بواری سیاسیە تا چەندێک بەڕاستی ئێمە ژنانمان لە ناو دۆخی سیاسیە سیاسە دەکەن و چەندێک متمانمەمان پێیانە یان کۆمەڵگا یان تاکی کۆمەڵگا یان پیاو یان ژن خۆی بڕوای بە هاوڕەگەزەکەی خۆی هەیە کاچێتە کای سیاسیەوە. خات و شیرین تاهیر نووسەر و توێژەر زۆر خۆشحاڵ بوون کام ئێوارە لە کورسات مەگەزینەوە لەگەڵمان بووی هەر سەرکەوتوی. سپاس بۆ بەڕێستان بۆ هەموو ئەم بەرنامەی کە ئامادەتان کردو بۆ بەشداریشتان لە پانەڵەکە. زۆر سپاس بۆ تۆش. سپاس بۆ بەڕێست.